دوابەدوای نزاکردن لە دەستپێکی کۆبوونەوەیکی کۆشکی سپی سەرۆک دانەڵد ترامپ باسی مەسەلەی ئابووری کرد. ئابووریمان لە هەموو کات باشترە. کاتێک ئێمە دەستمان بەکار کرد بە ئاخرێکی هەڵەدا دەچوو. ئێستا لە هەموو کات باشترە. ژمارەیەک لە دەنگدەران دان بەوەدا دەنێن کە ترامپ هۆکاری باشتربوونی ئابووریە لە ئەمریکا. ئێمە دەزانین ئاستی پەسەندکردنی ترامپ دەگەڕێتەوە بۆ مامەڵەکردنی ئابووری لە 50 لەسەر بنەمای ئابووری لە دوایین ڕاوەگرتنماندا دەنگیان داوەوە ئەمەش ئاستێکی باشە. بەڵام کۆمەڵێک شتی تری ترامپ بۆتە جێگای ڕەخنە لەوانەدا سەرنەوەی متمانەی یاسایشی ئەم دواییانە لە بەڕێوەبەری پێشووی CIA جۆن برێنن کێشەکانی ئەم دواییانەی لەگەڵ کارمەندی پێشووی کۆشکی سپی ئۆمارۆسا نیومان. ڕێبازە مشتومڕ لە سەرەکانی ترامپ بۆ کۆچبەری و ڕەخنە زۆرەکانی ئەم دواییانەش لە کۆبوونەوەکەی لەگەڵ ڤلادیمیر پوتین ڕەنگە ببێتە هۆی دابەزینی ئاستی پەسەندکردنی. ئاستی پەسەندکردنی ئەو نەگەیشتە 150 تەنها بۆ ڕۆژێکی سەرۆکاتەکەشی لە ڕاوەرگرتنەکەدا هەرگیز 150 زیاتر نەبووە. لە کاتێکیشدا کە زۆربەی ئەمریکایەکان ڕێوشوێنە نوێیەکانی سەرسنوور دەخەنە ژێر پرسیارەوە سەرۆک ترامپ مەراسیمی ڕێزگرتن بۆ کاربەدەستانی سەر سنوور ڕێک دەخات و بە قارەمانەکان ناودێریان دەکات. لە میانەی وتارەکەی ڕۆژی دووشەمەیدا سەرۆک ترامپ گوتی هێزە ئاسایشەکان کارێکی ئجگار باشیان کردووە بۆ ڕێگەگرتن لە تاوانەکانی ئەو بەری سنوور و بە پێی پێویستیش سوپاس نەکراون. لە ماوەی ساڵی ڕابردوودا ژمارەیەکی بەرچاوی ئایس و CBP زیاتر لە 2,800,000 پاوەند کەرەستەی بەنگ و مخەدەراتیان گرتووە. ژمارەیەکی زۆر کەس دەشیا بەهۆیەوە بمرن. لە ناوخۆی وڵاتماندا کاربەدەستانی ئایس زیاتر لە 127,000 تاوانباریان گرتووە. ئەمانش تاوانی زۆر قورس بوون. لە ناویاندا 48,000 دۆسی هێرشکردن هەیە. 12,000 تاوانی سێکسی و هەروەهاش 1,800 دۆسی کوشتن. ئەم ستایشکردنەی ترامپ دوو ڕۆژ پاش ئەوە دێت کە کاربەدەستانی ئایس پیاوێکی مەکسیکیان لە سان بەرناندینۆی کالیفۆرنیا گرت لە کاتێکدا هاوسەرگیریانەکەی دەگەیاندە نەخۆشخانە. کاربەدەستانی ئایس دەڵێن ئەو پیاوە گومانی کوشتنی کەسێکی لێکراوە لە مەکسیکۆ و ڕەنگە ببوایە بە هەڕەشە بۆ سەر ئاسایشی نیشتیمانیمان. سەدان منداڵی کۆچبەران هێشتا لە ژێر دەستی ئەمریکا داماونەتەوە سەرڕای ئەوەی دادگای فیدراڵی فەرمانی داوە دەبێت لەگەڵ خێزانەکانیان یەک بگرنەوە. لەگەڵ ئەم هەموو ئاڵۆزی و ڕخنانشدا کۆمارەکان بۆ هیوایان بەهۆی باری ئابووری بتوانن ئاستی پەسەندکردنی سەرۆک ترامپ لە نێو ڕایگشتیدا زیاد بێت و لە میانەی هەڵبژاردنەکانی متێرمدا کۆمارەکان زۆرینەی کۆنگرێز بمێننەوە.